لە شاری هەولێر و لە هۆڵی یانەی شەترەنجی خانزاد پاڵەوانەتی شەترەنجی ئاسی تەمەنەکانی عراق دەستی پێکرد. لە پاڵەوانتەکە 102 یاریزان لە سەرجەم پارێزگەکانی عراق لە کوڕان و کچان بەشدارن بەسەر ئاسی تەمەنەکانی 6 ساڵ، 8 ساڵ، 10 ساڵ، 12 ساڵ و 14 ساڵان دابەشکراون و لە هەر تەمەنێک 4 یاریزان دەکاتە قۆناغی کۆتایی تاوەکو یاریزانی هەڵبژاردەی عراق بۆ هەر تەمەنێک دیاری بکرێت. پاڵەوانتەکە بە سیستەمی سویسری بەڕێوە دەچێت و یاریزانەکان ڕوبەڕووی یەکتر دەبنەوە ماوەی 5 ڕۆژیش دەخایەنێ. سەرەتا یاریزانەکان لەسەر ئاستی تاک یاری دەکەن و دواتر لەسەر ئاستی یانەکان. پاڵەوانەتی ئاسی بڵین تەمەنی 6 ساڵەوە تا 14 ساڵ کوڕان و کچانە لەسەر ئاسی عراق ئەنجامەدرێ قۆناغی یەکی پێڵێن ئێمە چونکە چواری یەکەم سەرەکەی بۆ قۆناغی دووهەم ئەو کاتە بڵین کە قۆناغی دووهەم ئەنجامدرا هەڵبژاردەی عراقی لێ هەڵبژێرین و دەستنیشانەکرێن بۆ بەشداریکردن بۆ دەروی وڵات. تر ئەمە بڵین زیاترین شارەکانی عێراق بەشداریان کردووە بڵین لە دوهۆکەوە تاکو و بەسرە زۆربەی شارەکان بەشداریان کردو تقریبان لە 100 یاریزان زیاتری تایە لە کوڕ و کچ. یاری کۆتایی پاڵەوانەتی تێنسی سەرزەوی کە لە هەڵەبجە کرابوویەوە لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەڵەبجە ئەنجامدرا. پاڵەوانتەکە 26 یاریزان بەشداریان تێدا کرد و 2 یاریزانیانەی پێشمەرگەی سێمانی گەیشتنە یاری کۆتایی. یاریزانی تێنسی سەرزەوی دەڵێن پێویستە زیاتر گرنگی بە تێنسی سەرزەوی بدرێت چونکە لە ئێستادا یاریگەکانی ئەو یاریەکەمەوە بەپێی پێویست گرنگی پێنادرێت. ئەم پاڵەوانەتەیە لە پارێزگای هەڵەبجە کراوەتەوە بە بەشداریکردنی نزیکی 26 یاریزان. ئێمە لە پارێزگای سلێمانیەوە هاتوین وەکو نادی پێشمەرگە سێ یاریزانی نادی پێشمەرگە بەشدارە لەم پاڵەوانەتەیە کە دوانیان گەیشتۆتە یاری کۆتایی. سپاس بخوا پاڵەوانەتێکی زۆر جوان و سەرکەوتوو بوو زۆر باشی بە جوانی یاریەکان بەڕێوە ڕۆشتووە و تا ئەمڕۆ هاتووە. ئەمڕۆ یاری کۆتاییەکێکە لە پێنجشەمەوە بەردەوام بوو یاریەکان تا ئەمڕۆ ڕۆژی شەمەیە. پاڵەوانەتی زۆر بەهێز بوو منافەسە زۆر بوو لە نێوان یاریزانەکانە. هیوادارم زیاتر گرنگی بە پاڵەوانەتەکان بدرێت و لایەنەکان زیاتر گرنگی پێ بدەن و ئاوڕێکی زیاتری لێ بدەنەوە لە دروستکردنی یاریگاکان لە دابینکردنی پێداویستەکان بۆ یاریزان و بێگومان زۆر کەمتەرخەمن لایەنەکان لە ڕووی خزمەتەوە بە تێنسی سەرزەوی لە کوردستان لە عێراق بەگشتی لە هەموو شوێنەکان هیوادارین زیاتر گرنگی پێ بدرێت و بە وەکوتم بە دروستکردنی یاریگاکان کە بوونی یاریگا زۆر کەمە لە سلێمانی لە هەڵەبجە هەر بەعام لە کوردستان هیوادارین زیاتر ئاوڕی لێ بدەنەوە. ئەم پاڵەوانەتە